ئێمە داوامان لە هەموو یەکە کارگێڕیەکان و فەرمانگاکان کردووە کە نابێ بێڵن هیچ هاوڵاتیەک و مراجعە بچێتە ژوورەوە بەبێ مەستی باسک، ئەمە بۆ کەرتی تایبەتیش ڕاستە، بۆ شوێنە گشتیەکانیش ڕاستە و هەموو لایەکمان ئاگادار کردوێتەوە کە بێ بەیانی ژمارە 52 وەزارەتی ناوخۆوەک و خۆی جێبەجێ بکرێت، چاودێری بکرێت، متابعە بکرێت، محاسبە بکرێت و هەر کەسێک کە ماسک نابەستێ بەڕاستی بە ئیجراعاتی لەگەڵا بکرێت لەبەرەوەی زیان بە تەندروستی گشتی ئەگەێنێ. ئومێد دەکەم هاوڵاتیانی خۆشەویست پابەندی بەستنی ماسک بن لە شوێنە کراوەکان، لەو شوێنانەی کە سپێس هەیە جیاوازە وەک لە ناو شوێنە داخراوەکان و دام و دەستگاکان. ئەم قسەی کە ئێمە ئیکەین بۆ شوێنە داخراوەکانە بار و دۆخی کۆرۆناوەکو هەر شوێنێکی تری دنیاوایە ئێستا بە شێوەیەکی زۆر بەربڵاو بۆتەوە. ئەوەی گرنگە هاوڵاتیان خۆیان پارێزن نەک بترسن بۆی بەرگریاندا نەبەزێ و پێویست بۆ ناکە هەموو کەسێک یەکسەر پەنابەرێتە بەردام و دەستگا تەندروستیەکان و خۆشخانەکان. بارودۆخەکە لە سلێمانی لە ئایندەیەکی نزیکە ڕاستە ئێمە بەرە وەرزی زستانە ڕۆین، بەڵام بە پێی قەبارەی توشبووەکان ئەو ئامارە وا ئەکات کە بەبەرە و بەرگریەکی گشتی بڕۆین و لە قۆناغی ئایندەیە ئەگەر خۆپارێزی بەردەوام بێ بتوانین بگەینە قۆناغێکی باش. بنکەی پۆلیسی گەڕەکەکان، بنکەی ئاسایشی گەڕەکەکان و بنکەی تەندروستی گەڕەکەکانمان ڕاست باردووە بۆ چاودێری چ قوتابخانەکان چ ئەو شوێنانەش کە ئەوانەی لەیەکرێت تکا لە هاوڵاتیەکەین. ئەوان پرسە بۆ خۆشەویستێکیان دانێن، بەڵام کەسێکەیە کە ئێستا لە ژیانایە بۆی ئەمیش نەبێ بە قوربانی بیپارێزین تکایان لە یەکەم لە قەرەباڵخی لە پرسەدانان لە کۆبوونەوە لە کۆڕ لە بۆنا دوور بکەونەوە بۆی نەبن بە سەرچاوی توشکردنی ئەزیزەکانیان.